زانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1950. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1950. شۆڕشی بارزان 1945 بۆ 1950. بەشی یەکەم. بارزانیەکان لە کوردستانی ئێراندا. دوای پەیوەندیکردن لەگەڵ سەرکردەکانی بزوتنەوەی کوردایەتی لە کوردستانی ئێران و لەگەڵ لێپرسراوانی سۆڤیەتیدا، بارزانی و هاوڵانی لە لێژنەی ئازادی پاش ڕازیبوونی شێخ ئەحمەدی بارزان بڕیاریاندا بچن بۆ کوردستانی ئێران. لەوێ بارودۆخێکی نوێ لە بەردەم بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا کرابەوە بە مەبەستی پاراستنی ئەم هێزە خاوەن ئەزمونە کە یارمەتی جێگیربوونی ئەم بارە تازەیی دەدا لە کوردستانی ئێراندا. وەکو لە بارزانی بیست، پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ لێپرسراوانی سۆڤیەتدا کرا و چەند باوەڕپێکراوێک بۆ ئەم مەبەستە چوونە ئێران. هەروەها هەندێک ئەفسەری سۆڤیەتیش هاتن چاویان بە بارزانی کەوت. بە تایبەتی لەم پەیوەندیانەدا سەید عەبدوڵڵا ئەفەندی گەیلانی و شێخ عوبێدی لەیزی نوێ دەورێکی چاکیان نواند. شۆڕشی ساڵەکانی 1943 بۆ 1945 بارزان بە کۆتا هات و بارزانیەکان لە ڕێی کێلەشین، مەرگەوەڕ، داڵان پەڕەوە کە سێ کوچکەی سنووری تورکیا و ئێران و عێراقە چوونە ناو کوردستانی ئێران. باڵەفڕەکانی عێراق و ئینگلیز تا دوا خاڵی سنوور هەر بە دوایانەوە بوون و دەستیان لێ هەڵنەگرتن. کە بارزانیەکان گەیشتنە کوردستانی ئێران، براکانیان پێشوازێکی زۆر گەرمیان لێکردن و هەموو جۆرە یارمەتێکی گونجاویان بۆ پێشکەش کردن. پێشەوەی شەهید قازی محەممەدیش فەرمانی بۆ ڕێکخراوەکانی حیزب دەرکرد کە لە هیچ جۆرە یارمەتێکی بارزانیەکان درێغی نێتەکردن، بڕوانە بەڵگەی ژمارە یەک. باش ئەوەی بارەکە هێور بووە، سۆڤیەتیەکان داوایان لە بارزانی کرد بۆ ماوەیەک لە بەرچاوان نەمێنێ. لەبەروی حکومەتەکانی عێراق و ئینگلیز زۆر ناڕەزایی دەردەبڕن و تینیان بۆ دێنن. بۆیە بارزانی و چەند چەکدارێکی چوونە ناوچەی سەردەشت و لە گوندی میراوادا دابەزین و تا دوایی ساڵی 1945 لەوێ مانەوە. پاشان چوو بۆ شنۆ لەگەڵ خێزانی خۆی و خێزانی بابۆی برایی و هەندێک لە خزمانیدا لەوێ دامەزران. خێزانی شێخ ئەحمەدیش چوو بۆ شاری مەهاباد. ڕاگەیاندنی کۆمار. لە 22/1946دا یەکەم کۆماری کوردستان لە شاری مەهاباد هاتە جاڕدان. بارزانیش بان کرایە ئەو ئاهەنگەی بەم بۆنە مێژوویەوە بەسترا بوو. پاشتەوابوونی ئاهەنگەکە گەڕایەوە شنۆ و تا مانگی ئادار مایەوە کە بان کرایە مەهاباد و لەوێ پێکاتن لەسەر ئەوەی بارزانیەکان دەوری خۆیان بۆ پشتگیری و پتەوکردنی کۆمار ببینن. بارزانیەکان لە سایی ئازایەتی و بەتەنگەوەبوونی توندی پابەندبوونی خۆیانەوە لێهاتووی خۆیانیان دەرخست و بوونە جێبڕوای سەرکردەکانی کۆمار و هەموو خەڵک و بوونە هێزێکی وا بتواندرێ پشتیان پێ بێتە بەستن. ڕاستی دەوێ هەر هێزی بارزانی بوون کە گرانایی شەڕەکانیان دەکەوتە سەرشان و پێشی ئەو تەقەلایەنەیان دەگرت کە حکوومەتی تاران بە مەبەستی گەمارۆدانی شۆڕش و لە ناوبردنی کۆمار دەیدا. وەکو لە پاشتردا بە درێژی باسی دەکەین. هەندێک لەو ئەفسەرە کوردانەی عێراق کە هاتبوونە ناو شۆڕش لەگەڵ بارزانیدا هاتنە ئێران. ئەوانە عیزەت عەبدولعەزیز، سەید عەزیز سەید عەبدوڵڵا، مستەفا خۆژنەو، میر حاج ئەحمەد، محەممەد مەحموود قودسی، عەبدوڕەحمان موفتی و نایب زابت شەوکەت ئەفەندی بوون. پاشماوەیەک هەندێکی تریش گەیشتنە لایە. بەکر عەبدولکەریم، خەیروڵڵا عەبدولکەریم، نووری ئەحمەد تەها، محەممەد ساڵح و نایب زابت ئەحمەد ئەفەندی کۆیی. دابەشینی چەکی تازە. بە بۆنی نەورۆزی 1946ەوە دیسان بارزانی بان کرایەوە مەهاباد و باسی چەکدارکرانی بارزانیەکان کرا بە چەکی نوێ. بڕیاردرا هەموو پیاوەی لە تەمەنی 15 ساڵیەوە تا 6 ساڵی بانگ بکرێن و دابەش بکرێن بەسەر مزگەوتەکانی شاردا. لە سەرەتای نیساندا چەکی تازە دابەش کرا. تفەنگی بڕنۆ، 6 تیر و نارنجۆک درا بە 1500 کەسی بارزانی کە کرابوون بە 3 بەتالیۆن و بەرنامەی مەشقی تازایان بۆ هات بۆ ڕێخستن لە وێنەی مەشقی سەربازی وڵاتان. 700 چەکداری بارزانیش وەک یەکدەگمانەوە. 3 بەتالیۆنەکەش بەم شێوەیە فەرماندەیان بۆ دانرا. یەکەم ڕائید بەکر عەبدولکەریم، فەرماندەی بەتالیۆنی یەکەم، حەمەد ئەمین میرخان و مامەد مەسیح و فارسکانی بۆتی دانران بە فەرماندەی سریە. دووەم نەقیب مستەفا خۆشنەو،
فەرماندەی بەتالیۆنی دووەم سەعید وەلی بەگ و خۆشەوی خەلیل و مستۆ جانگیر بوونە فەرماندەی سریە. سێیەم نەقیب میرحاج ئەحمەد، فەرماندەی بەتالیۆنی سێیەم ساڵح کانیە لەنجی و حەیدەر بەگ عارف بەگ و وەهاب ئاغای ڕەواندزی کران بە فەرماندەی سریە. پاش ڕێخستنی بەتالیۆنەکان و تەواوکردنی مەشقی سەربازی، بارزانی و چەند کەس لە لێپرسراوانی کۆمار هاتنە ئەو زەماوەندەی بەم بۆنەیەوە ڕێکخرابوو. بارزانی لێرەدا وتارێکی دا و پیرۆزبایی لە ئەفسەر و سەربازەکان کرد بۆ ئەم پێشکەوتنەیە. هانیشیدان بۆ پاراستنی یاسای سەربازی و بەجێهێنانی فەرمانەکان و گوتی هەر کەس لە فەرمانی ئەم سێ فەرماندە بەتالیۆنە دەرچێ وەکو نافەرمانی منی کردبێ وایە. پاشان سێ بەتالیۆنەکە بەرەو بەری شەڕی سەقز بەڕێکران کە لەو کاتەدا بەهۆی بەرەو ڕوو وەستانی ڕاستەوخۆ لەگەڵ هێزەکانی ئێراندا زیاتر مەترسی لێ دەکرا. ئەفسەرەکانی تر لەگەڵ بارزانیدا مانەوە وەکو دەستەی ئەرکان. بڕیارێکی سەرکردایەتی لە مەڕبەرزکردنەوەی ئەفسەرەکانەوە دەرچوو. بەم جۆرە ڕائید ڕوکن عیزەت عەبدولعەزیز بۆ پلەی عەقید ڕوکنی، ڕائید بەکر عەبدولکەریم بۆ پلەی عەقیدی، نەقیب مستەفا خۆشناو بۆ پلەی مقەدەمی، نەقیب میرحاج ئەحمەد بۆ پلەی مقەدەمی، نەقیب سەید عەزیز سەید عەبدوڵڵا بۆ پلەی مقەدەمی، ملازم خەیرۇڵڵا عەبدولکەریم بۆ پلەی نەقیبی، ملازم محەممەد مەحموود قودسی بۆ پلەی نەقیبی، ملازم نووری ئەحمەد تەها بۆ پلەی نەقیبی، ملازم جەلال ئەمین بۆ پلەی نەقیبی. هەندێک لەسەرکردە بارزانیەکانیش پلەی شانازی فەخریان پێدرا، وەکو ئەسعەد خۆشەوی و حەمەداغای مێرگە سۆری پلەی عەقیدیان درایە. فەرماندەی سریەکان پلەی ملازمیان وەرگرت و سەید ئەحمەدی سەید تەهای نەهری کرا بە ڕائید. هێزی هۆزەکان پاشمانگی مایسی 1946 زۆربەی هێزی هۆزە کوردەکانی کوردستانی ئێران هاتنە ژێر سێبەری ئاڵای کوردستانەوە. ئەمانە سەرەتابیرە بیر بوون و نەدەهاتنە پێشەوە. بەڵام بارزانی دەوری هەبوو لە کۆکردنەوەیان لە ناو هێزەکانی کۆماردا. هۆزەکان ئەمانە بوون: یەکەم جەلالی و میلان 400 سوار، دووەم شکاکی سەر بە عەمەرخان 800 سوار، سێیەم شکاکی سەر بە تایارخانی سمکۆ 500 سوار، چوارەم هەرکی سەر بە ڕەشید بەگ 500، پێنجەم بەگزادە سەر بە نووری بەگ 500، شەشەم هەرکی بە سەرکردایەتی زێڕۆ 700، حەوتەم بنەماڵی شێخانی نەهری 200، هەشتەم زەرزا بە سەرکردایەتی موساخان 300، نۆیەم قەرەپاخ تورکمان سەر بە پاشان و خەسرۆخان 500، دەیەم مامەش قادری سەر بە کاک عەبدوڵڵا 400، یانزە مامەش سەر بە کاک هەمزەی نەڵۆسی 500، دوانزە پیران سەر بە حەمەد ئەمین ئاغا و قەرەنی ئاغا 300، سیانزە مانگوڕ سەر بە عەبدوڵای بایەزیدی 300، چواردە مانگوڕ سەر بە سالم ئاغا 200، پانزە مانگوڕ سەر بە عەلی خان و برایم سالاری 400، شانزە سەردەش سەر بە کاکە عەلا 200 سوارە، حەڤە گەورکی مەهاباد سەر بە بایزی عەزیز ئاغا 300، هەژدە گەورکی سەقز سەر بە عەلی جوان مەردی 400، نۆزدە وردە هۆزەکانی سەردەشت 500، 20 هۆزی سوێسنی 100، 21 دێبۆکری مەهاباد سەر بە جەعفەری کەریمی 400، 22 دێبۆکری بۆکان سەر بە ئاغاکانی ئێڵخانی زادە 500، 23 فەیزوڵڵا بەکی سەقز و بۆکان 800، 24 بنەماڵی بەداغی لە ساقز 200، 25 وردەهۆزی مەهاباد و سایەنقەڵا 300، 26 دەستەی حەمە ڕەشید خان 300. تێکڕای ئەم هۆزانە دەگاتە 8800 پیادە و 1700 سوارە.